بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێ بێ عزیزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر و لە بەرنامەی پەیامی تۆ بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. ئەمڕۆ لە نێوان پێشەنگاکانی ئۆتۆمبیلم لە شاری هەولێر کە پێشەنگایەکی گزار زۆری ئۆتۆمبیلی لێیە و بێگومان لە ماوەی ڕابردوو بینیمان دۆلار یان دیناری عراقی بەرزونزمیەکی زۆری بەخۆیەوە بینی وش کاریگەری بەسەر تەواوی بازارڕەوە بووە. ئەمڕۆ دەمهوێت لەم بازارڕەیە تاوتوێ بکەم زانی تا چەند کاریگەری بەسەر بازارڕەکانی ئۆتۆمبیل هەبووە پێشەنگاکانی ئۆتۆمبیل تا چەند لەم بابەتەیە زەرمەند بوو. ئەمڕۆ باسی نرخی سیارەکەی ناخۆ بەرز بۆتەوە یاخود نزم بۆتەوە. ئێوە لەگەڵمان بن لەم بەرنامەیە بینەر و بیسەرمان بن سەرنجی کڕیار و فرۆشیارانتان لە پێشانگاکانی ئۆتۆمبیل لە شاری هەولێر بۆ دەگوازمەوە. دا ڕۆژە عەقدێکمان نەنووسیە. وەڵاهی من ئەوە دوو ڕۆژە دێم ئەو سیارە دەین بفرۆشم بازار هەن نییە. بازاری عام معرض پێویستی بە فەحس و هەزەیە حکومەت چارەسەرێکی لەوە فەرق خەرکەی بدۆستەوە. هاوڵاتی کە لە دەرێ دێگە دۆلاری نەبی پارەی بریمەری هەبی ئەوە سیارێ بە دەفتەرێکی بی 16 وەرەقەی فەرقە لۆ خەڵکی لە دەرێکە دۆلاری نییە و بە بریمەر پارەکەی دەیەوێت بچی بیکاتە دۆلار. ئاگە سەلام عەلەیکم چۆنە جەماعەت؟ ماوەیەکە دۆلار گران بووە بەرزونزمیێکی زۆری بەخۆی نیوە بازاڕی ئێوە تا چەند تەسیری لێ کردووە؟ بازارم ڕاوەستایە هەرێوە بەعام هەر هەمووی نەگرێ معرض بێ معرض و معرضەکان ڕاستایە کڕین و فرۆشتنیان بەس کڕی بەخوای کردنە تو کە فرۆشتندا و کڕینیش نابیتن تۆ کەستا نەفرۆشتن چ بکڕمە کەوەیاننا باشە ینی ئەگەر پێم بڵێ سیارە چەندی چۆتە سەرێیان ئەگەر کەسێ دیناری هەبێ و ئێستا بیهەوێ بکڕێ لە دەفتەرێکا چەندی چۆتە سەر ئێستا بە خۆی پێشتە 12 میلیۆن دەفتەرێک بوون ئێستا 14 میلیۆن و 270 بێتە دەفتەرێک یعنی 2 میلیۆن و 270 دەرێتە سەرێکا دیۆش فەرقی هەیە بە سیارە گرانەوە برێت چۆ فرۆشتن نییە سیارە نرخەکەی خۆی بەڵام دۆلار کاریگەری بەسەر بازارەوە دۆلار کاریگەری هەیە کە فرۆشتن نییە کە فرۆشتن هەبوو خۆ دەتان بشکڕیەوە بەس کەستا مسا لێ ڕداگرم نەفرۆشتێ بە چ بکڕم سیارێ دۆلار بەو شێوازە بێ پێتان وایە بازارەکەی بە تەواوی ڕدەگرێت وای بازار ڕاوەستایە تا ئێستا نادەم زۆر لەسەر بازار کاریگەری زۆرە کارگەری زۆرە باشە پێم بڵێ ینی ئەو زەرەرانە بەرچێ دەکەوێت گەر بێت و دۆلار بەو شێوازە بێ زەرەر بەرچەیەکەوێت زەرەر بەر هاوڵاتی دەکەوێت بەر هاوڵاتیە چاگە بێ هیچ تەوەقعتان هەیە ئەم دۆلارە چاک بێ نەمزوان وەڵی ئەوە خوا دەزانێت باشە بابسمە ئەو برادرە سیارەیەکم هەبێ دەفتەرێک بکە ئێستا ئەگەر بێت و دینارەکە بکەمە دۆلار ئەو سیارە بە چەند دەکڕم دۆلارەکە 14 وەرەقە زەرەرە 14 وەرەقە هەر دۆلار تقریبا وەرەقەی 22 زاری هاتە سەرێ بۆ بازار زۆرە بە تایبەت بۆ کەسێک بێوێت سیارێک لەم بکرێگە بای دوو دەفتەر بی 25 وەرەقی هاتە سەرێ لە بلیمەرەکە بۆ ئەو زۆرە باشە چەندە بێ نەتبینیوە کەس عقد بکە و عقد بنووسێ لەو کڕینی سیارە وای هەفتەکە تقریبان عقدمان زۆر کەمە هەرێوڵە هاوڵاتی ڕوو لە بازار ناکە یان هۆکارەکەی چییە؟ بەخوای هۆکارەکەی ئەوەیە دیار نییە برن دەبی و دادەبەزی لە چ نەڕاوە دەستی دۆلارە تاکەنجێ وهایە خەرکە هەموو سەر لێ شێوایە بەڕاستی نازانین چ بکە ئەگەر بێت ینی بەڕای تۆ ئەو دۆلارە بەو شێوەی مستەقر بێت لە 45 و 47 ڕابوەستێ کاریگەریشی بەسەر کاریگەریی باش بەسەر بازارەکانی بازار بە تەواوەتی ڕاگرێ بەخۆی ئەگە جێگیر بێ باشترە بۆ هاوڵاتی هەم بۆ فەقیرەکەش باشترە هەم ئەشیا هەوردەکردنی ئەشیا کاریگەری هەیە بۆ هاوڵاتیان بەڵام ئەگەر لە 45 40 ڕاوەستی باشترە نەک ئەوەی هەستان و دابەزینی هەبێ بەڕاستی زەرمەدەش زۆر بەبەر فەقیر و هەژار دەکەوێت لەم وەختەدا باش ئەوەی کە سیارەی هەبێ وەکو ئۆتۆمبیڵێکی هەبێت جاران نییەوە لە 25 و لە 20ەکان کە دۆلار بە 125 بووە کڕیوتانە ئێستا بە فرۆشتنەوەکەی قازانز دەکەن بەخوای بەنسبەت سیارەی هەر دۆلارە ئیمە هە دۆلارە بەس هاوڵاتی خۆی لێ نادا هاوڵاتی خۆی دەرێ پارەکەم هەبی باشتر دۆلارەکەم هەبی باشتر نەک سیارەکە دوو ڕۆژکەوە وەسعەکە چی لێ دێ خراپتر دەبێ یان باشتر دەبێ هەمووی ڕاگرتێ بەڕاستی ئەو وەزعی دۆلارەی قازانجێکی زۆر دەکەن لەو بینەیە لە بەرۆی بەجاران بە هەرزانتر کردن بازارەکە نیە پارەیمە هە دۆلار بۆ ئێستاش هە دۆلارە ئەمە بە بلیمەر مەعمەلەی ناکەین بە عێراقیە دۆلارە بەس بازاری ڕاگرتیە زەرەریەوە لەم نێوانە چییە؟ جارەکەی ئەوەیە بازارەکەی سفر کردووە بازارەکەی نییە تقریبا هەفتەیەکە بازار تقریبا بەرزونزمی بەخۆیەوە دیە
يعني دۆلار گەشتە 145 یای 130 لە 130 ئەوە تا چەند کاریگەری بەسەر ئیشی معرەز و پێشەنگەکانە بووە. وڵی کاریگەری زۆر لە سەیشی مارەزی هەیە هەتا بڵێن هەتا ڕادەچی عنی 150 بازارەکە زۆر زۆر فەرقی دەتا 180 تقریبان پێشتر مەسەڵەن سیارە داکەدرا کابرا مەسەڵەن جەمعیەکی هەبووە بە پارەی عێراقی جەمعیەکەی کردیە دەها دەویست سیارێکی بکرێ ئێستا کە دەیەوێ مەسەڵەن سیارەکە بکردە دلار هەتا 145 یۆرۆیشتیا ناتانی بەو پارێ جەمعەکە سیارەکە برێنوانێت چاوەڕێک کاتە دۆلارەکە بێتە خوارێ بەس تاسیرێکی زۆر زۆر لە سەبازارەکە هەیە وەزاکەش لەو پەری خراپیدا لە ناوازارە ئەگەر بێت و وەزاکە بەو شێوازە بێ ینی چێ زەرمەند دەبێت چێ زەرمەند یەکەمە بێت بە تایبەت ئێوە کە ئیشتان بە دۆلارە وڵات تاوان هاوڵاتی زەرمەندی یەکەمە وەچی ئێمەش کە مەسەڵەن دو نمونە مەسەڵەن ئەمە هەمومان بە حکمی باشارینە لە ناو مارەزی تقریبا لەوەتی دلار ئەو هەبووە هیچ کەسێکمان زەحمەتە معاملەی کردوی مەسەڵەن تۆ مارەزی خۆمان دە ڕۆژە عەقدێکمان نەنووسیە چەند سیارەی تێدا ینی کە دە ڕۆژە و عەقدەکتانش تۆ چەند سیارەت هەیە؟ نزیکەی 89 سیارەمان هەیە بە عام حالیان بەخۆم یەک سیارەم هەیە بەس ئیدی ناوێنێت دەست بە سیارەی بکڕینەوە بفرۆشینەوەنا ئەین تەنانەت ئێوەش ترسان لە کڕین و فرۆشتنی سیارەیە بالضبط زۆر زۆر ترساوین. ڕۆژە دێم ئەو سیارە دێنم بفرۆشم بازار هەن نییە ئەوە سڕێی گرتووە خەلک بۆ فرۆشتن بازار نییە ینی ئەو گۆڕانکاریەی ئەو دۆلار و پارەیە تەسیرێکی تەواوی لە بازار کردیە هەرچی دەیەوێ بکڕی چاوی لەوەیە پارەکە وەک خۆی لێ بێتەوە دۆلار بگاتەوە 123 بەس ئەوەش وشی گوتی مەحاڵە جارێشکە ئەو پارە خۆی بگرتەوە لەبەر ئەوەی شتەکە لە بەغدایە ئەو سەیترێ کردیە بەسەر هەمووی دارایی عێراق ئەوە ینی بازارەکە بە تەواوی وەستەوە چەند ڕۆژە هیچ مشتری نەبووە بەخوای ئەمن ئێستا خۆ فرۆشیارم عالیان ئافرۆشم بە پارەیە دەمێ مەحمەلە شکە پێوە بکەم هەر کەس ناری مارد لەکوێیە مەرحەبا خەڵکیش نانی خەتابار نییە ینی دۆلارەکە بەرزوەتەوە دۆلارە برا دۆلار و پارە ینی دۆلارەکە تەسیری کردیان ناڵێم خەلک چاوی لەوەیە دۆلارەکە وەک خۆی لێ بێتەوە دابەزی پارەکە هەستەوە ئەوەش جارێشکە نایبینینەوە تەمەنێکت هەیە قەت لە تەمەنی خۆت بینیتە دۆلار ئەوها بەرز بکتەوە بتە 140 بەڵێ لە نەوەتەکان لە گرانیەکە لە دوو عێراق دوو عساری لەسەر بوو ڕۆی بۆ 10,000 دینار سویسری تقریبا بەزستان لە 2000ەوە لە پاش 2003 نەبووە شتیوان نەبووە لەبەرەوەی عێراق شگۆتی کورتینانی هەیە لە بودجەکەی ئەو کورتێنانە زۆر کاریگەری کردیە لەسەر هەموو عێراق زەرمەندی یەکەم لەو بابەتەیە شوێ دەبێت وڵە هاوڵاتیە ئەرێ وڵە ئەگەر بێتەوە چاک نەبێت پێ دوایە بازاڕیانی ڕاوەستێ بەگشت وڵا بازار ڕادەوەستی هەمووش ئێستا کەلوپەلی خۆراک ئەنی کابرا ئەگەر 5 کیلۆ برنجی هەبی ئامادە نییە 20 کیلۆ برنجێک بکڕێ دەرێتە ئەوە خلاصە بخوا کەریمە بۆ بەیانی تەوەقعدەکەی ئەو دۆلارە خلاص بێت و بێتەوە ساری جاران نەوەڵڵا میستەوەقع ناکەم سکۆ لە دەست ئێمە نییە لە دەست عێراقیش نییە ڕۆیوە تازە بریارەکە دراوە کاکە برا چۆنی ئەمە عەقدی سیارەی ئەتان نووسی ئینشاءڵڵا نەوەڵڵا عەقد نییە چەند ڕۆژە هیچ عەقدێکمان نەنووسیوە ینی چەند ڕۆژێک دەبی هیچ عەقدێکتان نەنووسی بەڵێ ئەوڕۆ بزەبت 9 ڕۆژە یەک عەقدمان نووسیوە بەڵێ باشە پێم بڵێ دۆلار بەرزونزمێکی زۆری بەخۆیەوە بینیوە تا چەند تەسیر و کاریگەری بەسەری شیەوە بووە 195 بەڵێ باشە خەڵک بۆ نایە ینی ئۆتۆمبیل ناکڕێنی ئایا وەزع چاگە بێ دۆلار نزم دەبێتەوە بە تەوەقعیەوە وەڵا بە تەوەقع ئێمە تەسبیت کراوە لەبەر ئێستا من دوێنێ سیارەکەم بۆ هاتووە لە باشماخەوە بە تەسبیتی بە 45 دانراوە من بە دۆلار لەسەرم حساب کراوە دەڵم دۆلار لێوەر ناگرم دەی بۆم بکەی عراقی دەی بچم بە چلی بکڕم بە 45 ئەوان حساب دەکەن لەسەرمان یعنی 220,000 زەرەر کردو بەس لەو مابینەیدا باڵێ باشە یعنی هاوڵاتی ئێستا کە ئەگەر بیهەوێ ئۆتۆمبیلێک بکڕێ جاران بە 150 وەرەقەیەک بێ ئەگەر دیناری هەبێ ئێستا تقریبان چەندی چۆتە سەرێ تقریبان لێک دەفتەر 17 گەڵای چۆتە سەرێ ئەگەر دیناری هەبێ بیکا بە دۆلار
بگومانەمە زۆرە بۆ ئۆتۆمبیلێکی زۆر فەرقی هەیە یعنی حسابی ئەوەی بکات و سارەکەت کڕیوە و ڕقەمت کردووە و هێشتانی زەرت زیاتر پێگیردەوە زۆر زۆرە ئەگەر بێت و بەو شێوەیە بازارەکە یعنی دۆلارەکەت مستەقر بێت و بکرێت بە 145 باشترە بۆ بەڕێ ئێمە باشترە لەبەر خەڵک دەزانێت لەبەر زۆر باشترە لەبەر ژنزوی زۆر باشترە لەبەر چی باشترە لەبەرەوەی ئێستا تو دەزانی وەک مەسەلە کوردەکەی سەر و لاقت لەکوێیە بەڵام ئێستا تو نازانین سەر و لاق دەچێت ئێستا دەنگۆی ئەوە هەیە دەڵێن 160 خەڵک هەیە دەڵێ دێتەوە خوارێ خەڵکانەگەی دەڵێن زۆر زیاتر بەرزەبێتەوە تو ئەو کاتی نازانین چ بکەی وە بەڵام ئێستا ئەگەر بێ و حکوومەتی عێراقییان خۆ حکوومەتی ناوەند لەگەڵ حکوومەتی هەرێم کوردستان ئەوەی بکاتن یعنی ڕێک بکەون یەک سعر تەسبیت بکرێ و کۆتای پێ بێت خەڵکانێکتان هەیە ناوێرە سارە بکرە سارە و فرۆشە لە وەزایە تاکیت هەتانە بەڵێ ئێستا بخۆم سارم هەبیتن زۆر بە هەرزانیش ناتوان بیکڕم بەڵێ زاندیارەوەی کە خاوەنی پێشانگاکان دەڵێن بە تەواوەتی بازار و بە تایبەت کاری پێشانگا و معرەسیەکان بە تەواوەتی وەستا و دۆلار کاریگەریەکێک جار زۆری بەسەری شوکاریەوانەوە بووە. من دەسمە لای ناوبڕەیەکی کورت و دێمەوە خزمەت دێوە عزیز و خۆشەویست و لە نێو پێشانگاکانی شاری هەولێر بەردەوام دەبێت. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتەیە بە ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوومەوە. من هە لە نێو پێشانگاکانی سیارەم دەمەوێت تاوتوێی بەشێک لە بایەخشاریەکان کەمانەی کە کڕینی ئۆتۆمبیل و فرۆشتنی ئۆتۆمبیل لێرە ئەنجامەدەن بزانین گرانبوونی دۆلار تا چەند کاریگەری بەسەر بازار ڕێوان هەبووە. پێشووتر بینیتانڵێ هەفتەیەکی هیچ عەقدێکمان نەکردووە. بە خەڵکی زیاتر بدوێنین بزانێوان بۆ ئێمە چی دەڵێن. ماوەیەکە دۆلار بەرزوو نزمی بەخۆیەوە دیوە تا چەندەوە کاریگەری بەسەر بازاری پێشانگاکان و معرەزەکان هەبووە. تاکید وەڵا بازار نییە تاسیرەشی زۆری کردیا بە تاکید تاسیری کردیا لەبەوەی وەرەقە بە 25 بوو ئێستاکە لە 45 گەمەی دەکاتن خەڵکیش داهاتی هەموو دینارە تقریبا نەدیوە کەس بێت سیارەیە بکڕیان عەقدێک بکرێت لە معرەزەکان ئەو بەتایبەت ئەو هەفتەیە لەو ڕۆژی دۆلار بەرز بوویتەوە هەتا ئێستاکە بازار ڕاوەستا ئەو بازارەکە خۆت دەبینیتەوە شار ئەوە زۆر چۆڵە من جاران هاتووم و بەرنامەشم لێرە کرد بەشێک لە بینەرانی زییتیان ئەمە مرور قەدەغی کردووە لەبێ بازاریە کەسی تێدا نییە ئێستا وەرە ئەو هەمە نەفرەی دەبینی کەسێک نییە دینارش پێی بێسارە لێ بکڕێت باشە پێم بڵێ تقریبان ئێستا سیارەیەک ئەگەر بێت و بە 150 وەرەقەیەک باە ئێستا چەندی چۆتە سەر ئەگەر بێت و کابرا بێ بە دینار بکڕێت بە تاکەی چوویتە سەڵێ زۆری چوتە سەڵێ ئەتوو وەرەقەی تقریبان 15,000 لە 20,000 چوتە سەری تاسیر دەکاتن 150 زاران 20,000 15,000 زۆر دەکات ئەوە یعنی ڕاوەستانی بازار پێوەستە بە هاوڵاتیەوە ئەگەر بێت و پارەکە بۆ نمونە مستەقر کرێت لە 145 ڕابوەستێ بازاڕیەوە باشتر دەبێت ئەو کات خراپتر دەبێت لەوە ئێستا قورئان تا خەڵکەکە لێ ڕادێ باشتر دەبێت ماوەگا بڕاوە دەستی بە زۆر خەڵکەکە لێ ڕاهاتوو وەزعەکە مستەقر بوو لەسا وەزعی سیارە بکڕن تو ئەگەر وەکو با قورئان ناوەڵا خەڵک ئێستا هەمووی فرۆشیارە کەس کڕیار نییە خەڵکەمووی فرۆشیارە کەس کڕیار نیە ئەمە باشاری نەناوێرین بکڕین ئەری باشاری بۆ لێرە دانیشتن ناوێرین بکڕێن ناوێری بکڕین چونکە ئەو ڕۆبار چەندی دەکڕی زەرەر دەکەی هیچ لێ دیار نییە دەست و خۆش بابسمە لە ئەو برادری چەند دەبێەوە تقریبان هەفتەیەک دەبێت دۆلار بەرزوو نزم بووە کاریگەری بەسەر بازار ئێوە هەووە بازارمە هیچ پێویستی و دۆلار نییە هیچ حاقی لەسەر دۆلاری نییە کەمەک هەیە بە شتێکی وان نییە بازاری ما پێویست بە فاس و هەزەیە ئەو سیارانە کە هاتیە یەکی ڕقم ناکرێ ئێستا چەند سیارمان لە هاتۆ لێرکوانە هەمووی ڕقم نەکرایە هەمی خەرک پارەی خۆی دەوێتەوە و سیارەکەی بە جێشتی هەر هەمووی ئەو هەیە نەک برێمەوە عامە هەیە هەموو معرەت ئەو وەزارەت ناخۆ یان بە فاسۆزێ بکاتەوە سیاران ڕقم بکرێتن بازار هەر نمایە هەر تەقرێ مانگ و نیوەکەمە هەر عەقدمان نەبووە ئەو سیارە فرۆشتیشمان هاتەوە دۆلارەکە ژەنگ و هەمان کێشتانە بوو پێش دۆلارەکە هەمان کێشەمان هەبووە ئێستا کە دۆلارەکە وای لاتوە کەمەک پێویستی هەیە لە بازار بەس کڕین و فرۆشتنی هەموو دۆلارە ئیمە
نەک برێ پارەی عراقی بینی هەمووی دۆلارە دەڵێن ئێوە قازانجێکی زۆر دەکەن لە بەروەی دۆلار چۆتە سەرێ و لە دەفتەرێک بە دۆلار دەکەن بە دۆلار دەفرۆشین بە دۆلار ئاین لە دوبەی دێ عاقیلەوەی نییە کە دۆلار گران بۆ هاوڵاتیە کە بێ ئۆتۆمبیلێک بخڕێستا 2 میلیۆن چۆتە سەرێ ینی ئەوە بۆ ئەو زەرمەند دەبێت قەیدی ناقڵقلەی هەیە بەس بازاری عام معرەز پێویستی بە فەحس و هەزەیە حکومەت چارەسەرە چلۆ فەرق خەرکەی بدۆستەوە ئەو سیارانە زۆرن قلەک و دوونیە یان بانەینیتن با ڕایگەری لە چۆن داخل بووە لە حکومەت داخلی کریستە ڕقم ناکە هەر بەخۆی با ڕایگەری لەوێنەی داخل بی بانەینی زۆر نزگەی بەس ئیمە ئێستا 25 سیارەیە هەر معرەز و 20 سیارەی لە هاتەوە باشە ئەگەر من ئەو پەیامی تۆ بگەین مەلایانی پەیوەندیدار لایانی پەیوەندە دەڵێ پێشووتر ئاگادارمان کردنەوە کە ئەو جۆرە سیارەیە داخل نەکرێت بەخۆی COC لۆ کردێ کە COC لۆ کردیە شەهادەی دایتێ سێ فعسی دایتێ لۆ داخلت کرد با لە حدودی گومرگ وەرگیرایەوە گومر هەر سیارە هەیە 30 وەرەقەیە سیارەی 20 وەرەقەی ئەوان دۆ ئیوان پارەیە لەوێ وەرگیرایە گومرگ لەوێ نایالم بێ ئەوە یەکێکی ترە لە کێشەکانی زۆر زۆر گەورەیەوە کێشەی کۆمەڵایەتی ڕوویدا ناو مارەجان ئێستا لەس ئەو سیارانە دا ڕۆژە عقدێکمان نەنووسیە وڵی من ئەوە 2 ڕۆژە دێم ئەو سیارە دەین بفرۆشم بازار هەن نییە بازاری عام معرەز پێویستی بە فەحس و هەزەیە حکومەت چارەسەرە چلۆ فەرق خەرکەی بدۆستەوە هاوڵاتی کە لە دەرێ دێکە دۆلاری نەبی پارەی بریمەری هەبی ئەوە سیارێ بە دەفتەرێکی بی 16 وەرەقەی فەرقە لۆ خەڵکی لە دەرێکە دۆلاری نییە و بە بریمەر پارەکە دەوێت بچی بیکاتە دۆلار باشە بەشێک لەو هاوڕێنەتان باسییان کرد دەڵێن ئێمە جگە لە کێشەی پارە ئیشکالی ئەوەمان هەیە بەشێک لە سیارەکانمان ڕقم ناکرێت ئەو ئیشکالێک چۆنە کاکە ئەو ئیشکالە ئەوەیە ئەو سیارانە دێن بە سێ فلتەردا تێپەر دەبێتن فلتەری COC گومرک فەحسوەزەی ئێرانەش باشە ئەو سیارانە ئەگەر بێ و ناوی هەبێ شانسی هەبێ یعنی زەربەکەی زۆر زۆر بەقوت بێ یان خودت بڕاوە بێ دەڵێ ڕقم ناکرێت بەڵام ئەی جەنابەت چۆن داخلت کرد ئەی چۆن گومرگت وەرگرت چۆن مەنەفێسێکی مەنەفێست بۆ دروست کرد یعنی مەنەفێست خۆ شتێکی قانونیەوە نیە ئەمادە مەنەفێست بۆ دروست کرد دەبێت ڕقەمێکی ئەگەر نا لە گومرێک ڕایگیرە و بیگەڕنە وڵاتی هاوردە ئەوە خۆی ڕاستی شتەکە قازانجەکەی خۆی وەرگرتووە لە گومرگرتووە بەڵێ بەڵێ ئێستا ئەوەی زەرمەند دەبێت چێ لەم بڕیارە هاوڵاتی بە ساڵاتی زەرمەندە لە هەموو شێوەیەکی بە ساڵات زەرمەندەوە دڵنیا ماوەیە کە دۆلار بەرز و نزمی بەخۆیەوە بین وەکو ئیشی پێشەنگاکان تا چەند زەرمەندیان بابەتەیە بوو بێگومان یعنی نزمی بە خۆی دیوە بازار کز بووە بازارمان زۆر کز بووە ئەمەش لەوەی ناگەینێ کە سیارە هەرزان دەبێت چکە لەوە وڵاتی هاوردە لە دووبە و لە ئیمارات لە خەلیج بەعام لە ئەمریکا سیارە دووپارە هەوە چ خۆتی دۆلار هەوە چ خۆتی بەرزی نزیمی بەخۆ نێدیتیوە بەس عێراق و مەشاکی لەو شتەیە تۆزێک بازارەکەی یعنی کز بووە و لەوانەیە بڕگەک ئەو بازار نزمیە دراوەکە بیکە ساری گۆڕاوە ئەو سیارانێک کە فەحسوەزە ناکرێ فەحسوەزە مشکلەمان و دەبیندرێتەوە یعنی مشکلەی ڕئیسی ما دۆلار نییە دۆلار نییە لە کوردستان بەس لە کوردستان وایە لە عێراق جنوب بۆ نییە فەحسوەزە ئەو فەحسوەزەی ئەلێرە دەکرێت لە هیچ وڵاتیشکە دیکە نەمدیتە و ناشکرێت باش ینی چی ئەو کێشانێکە لە فەحسوەزە بۆتان دروست دەبێت بەخۆی کاکە لۆ ڕقم کاتێکانە و کێشەی دروست کێشەکان چییە؟ کێشەکان کابرێت دەچی فعز دەکەی فعسوەزەی دەکەی دەری کاکە و سیارە دەرناسی دەرکەک لێدرایە بە ئاستەم شوختەی جۆری هەیتیەون ناکرد شتێک سیارە هەیە ئێرە وەردەگەڕێ دەبتە دوو کرد چا دەکەنەوە فعسوەزەش دەکرێت بێ مشکیلە ئەو سیارانە هەموو 90 و 20 ئەخا لۆ ژینگەی کامە باشترە وەنیا تەبعاً 90 و 20ەکە باشترە لەو بابەتانەیە کە زەرری بەڵێ شارە نەکرێت بەخۆشێنەوەی زەرە دەبن ینی زەرمەند دەبن برام ئەمە شتەکان هەموو بە سیستەم دەینین یەکەم جار لە COC دەکرێت لە دووبەی COC تەمەشای کارفاکسی دەکە لۆ حدودەکان دەنێری پەروێزخانە باشماغا حاجی ئۆمەرانە ئیبراهیم خەلیلە هەر چار پێنج ئەو برێن بەڵێ مەرزەکان کە ئەوان ئۆکێ دەکەن ئەوجا کەشفمان لۆ دەکرێت لە دووبەی کەشف دەکرێت ئەوجا شادەکەمان لۆ دەگەڕێتەوە سیارەکە یەک نەقسی یەک شوبهەی لێ بکەن فاسی دووبەی دەکەین یعنی هەمووی پارەی لۆمە
ئێستا سیارێ هۆکارانی کە بازارەکەی ڕاگرتووە ئەمە لە تقریبان مەبلغش سیارە دەین دە سیارێ پازدە سیارێ سیسیل وەرەقەی بەس فاسوەز ئەو لۆ سیۆسی شەهادەی لۆ دروستکەین ێ باشە ئەمە ئەو پارەی دەدەین لەو گۆڕەیە تۆ چکارەی لە ناو معرەزێ پێشەشی بە خێراتتان دەکەم بەڕاستیمە لە ناو معرەزەیشی سفع سارێ دەکەم بەێ ئەتۆ کەواتە زۆر ئاگات لە کڕین و فرۆشتنی هەیە پێم بڵێ ئێستا کڕین و فرۆشتن چۆنە زۆر خراپە یعنی هە لە بێزاری دێمە دەرێ ئەگەنا بازار نمایە بەڕاستی کڕین و فرۆشتنی نمایە ماوەی ئەو ڕۆژانە سیارە فاز دەکەی و ڕوچەند سیارەت فاز کرد چەند شتێکی تایبەت شە بەس حەزەکەم ئەنێم ڕۆچەند سیارە ئێستا تازە سیارەکەم فاز کرد دانی بەخوای 5 سیارم فاز کردی 5 یان 6 ڕۆژانی تر چەند سیارەت فاز دەکرد زیاتر لە ڕۆی لە 25 تا ئەوانە زیاتر این دلار کاریگەری بەسەر بازار دەگەشتن زار و تەلەفۆنەکەمان قەپات دەکرد هەر تەلەفۆن دەکرێت و دەگوت معرز دوبەی دەگوت وەرە معرز فران معرز وەرە سارەمان و فاسکە ئێستاکە هیچ بازار ڕاوەستایە دۆلارەکە کاریگەری هەبوو بەسەر بەڵێ زۆریش ئەرێوەڵا دۆلارەکە تاسیری زۆر بوو ینی کڕین و فرۆشن لە نێوان لە نێو پێشەنگەکانی ژوەستاوە ینی باشارەکانیش سیارە ناکات پێکڕینە نافرۆشێت سارێت چ بکڕن فەقیرانەی نافرۆش هەرچەندی کڕین فرۆشتن بە عام ڕاوەستایە ئەگەر بێت و دۆلار بەو شێوەی ئێستا کە بێت کڕین فرۆشتن خراپترە بێتەوە بەخوای تەوەقع دەکەم پاش سەری ساری احتیمالە بازار جوولەکی بکەتێ بەس ئێستا زۆر خراپە لە ئێستادا فرۆشتنی سیارن سلام علیکم کاکە چۆنن ئۆسەجان حاجی جان پێم بڵێەوە ماوەیە کە دۆلار بەرز و نزم بۆتەوە ئێستا کەش بۆتە 142 لەم دەورانەیە ئەوە تا چەند کاریگەری بەسەری شوکاریەوە بووە کاریگەری زۆر لە سەیشتیمە هەبووە ئاخر دەرەجە کاریگەری هەبووە ئستا سیارە کەس ناڵێ بە دینارەش دۆلار بەرز بوویتەوە لە 25,000 23,000 هاتووە سەرێ ینی بازارەکەمان زۆر زەعیف بوو ینی چەنەگە بێ هیچ عەقدێکتان نەکردووە لێرە شتێکتان بەخوای تقریبان لە وەختی کرێنتەوە هاتووینەوە مانگێک باش بوو مانگ و نیوەک باش بوو دەنا ئیش نییە ناوەڵ کێ زەرمەند بووە لەم بەرزبوونەوەی دۆلار بەرزبوونەوە زۆر هەمووی فەقیر زەرمەند بوو مۆزەفین بەعام ئەوەی معاشخۆرە بەڕاستی زۆر زەرمەندا کاسب کار زەرمەندا ساحی معرز ئێستامە معرزەکەمان بکرێ کرێکەشمان بۆ دەرنایە دەڵێن ئێوە بە دۆلار پێشووتر کڕیوتانە ئێستا کەش بە دۆلاری فرۆشتنەوە قازانجەکەن ئەمە وایە ڕاستە بەس ئێمە ئێستاسی ئەو سیارانە ئەوانە مەصرفیان لێ دەکرێت ئەو مەصرفە طبعاً بە پارەی طبع لێ دەکەین ئێکە بە پارەی طبع زاران بە 123 وەرەقەمان دەکڕی ئێستا وەرەقە بوویتە 140 هەر زەرمانە ئێمە هەردووکە مەصرفمان بە پارەی عێراقیە بە دینارە کڕینی سیارەکان بە دۆلارە پێم بڵێ هەر سیارێک ئەگەر سیارێک پێشووتر بە 150 وەرەقە 100 وەرەقەی ئێستا کە چەندی چۆتە سەرێ بۆ هاوڵاتی ئەگە فەرقی دۆلارەکەی بکەی زۆری چۆتە سەرێ فەرقی دۆلارەکە ئەگە بە دەفتەرە چی بکەی دەکات دەفتەرە و 20 وەرەقە سارە یعنی 2 ملیۆنی چۆتە سەری بە فەرقی دۆلارەکەی ئەم چوونە سەرەیە قازانجەکەی بۆ ئێوەیان ئێوە ژۆ خەڵک زەرمەند وەڵا ئەمەش زەرمەند بوونە هەمووی زەرمەند بوونە ئێستا بەخوای پێنج ڕۆژەکان چۆنە پێم بڵێ ئێستا وەزعی پێشەنگەکان هەمووی خەسارەیە ئێستا ئەو معرەزێمە کرێە بەخوای کرێەکەی دەرناهێن کرێەکەتان دۆلاریان دینار بە دۆلار دۆلار بەرز بۆ تۆش نرخەکەی دانابەزێت ناوەڵات تا ئێستا کەس دای نابەزێنێ و بازاڕیشمان نییە هەر عالم مەجموعی عالم هەموو ڕاوەستایە بەو شێوازە بێ پێم بڵێ تا کۆتایەکەی شوکاریەوە چۆن دەبێت شوکار ێستا بڵێن ئەمە لەو معرەزەیەوە کرینە دوومان خۆ دەگرین سێمان خۆ دەگرین چارمان خۆ دەگرین ئەگەر خەسارە بێ خۆ ناگری مازبوری هەمووی وایە بەڵێ زان دیارەوەی کە دەیبینن ئۆتۆمبیلەکە لێرە ئەگەر جاران بتکڕی بە ئەم ئۆتۆمبیلەیە بە 20 ملیۆن تقریبان دەتکڕی بەڵام ئێستا کە بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلاریان دەتوانین بڵین دابەزینی نرخی دیناری عراقی ئەم ئۆتۆمبیلەیە کە ئۆتۆمبیلێکی سادەیە تەنها ئۆتۆمبیلە 3 ملیۆنی چۆتە سەرێ واتە تۆ ئێستا کە گەربێت و ئەم ئۆتۆمبیلە نیازت بێ بیکڕی دەبێت بە 23 ملیۆنی دیناری عراقی ئەم ئۆتۆمبیلە بکڕی 3 ملیۆن لە 20 ملیۆن بێگومانەمە پارەیەکی زۆرە و کاریگەریەکی زۆریشی بەسەر هاوڵاتیان جێهێشتووە ئێستا دۆلار برز بۆتەوە کێ زەرمەند دەبێت لە بەرزبوونەوەی دۆلارەیە طبعا فەقیر و هەژار خەڵکی فەقیر زەرمەند دەبێ دەوڵەمەندەکە زەربەتی وای پێ دەکەی بەسوانە
بەس ئەوەی برینێتی دەکەی فەقیرە چکە خۆ هەموو کەس لە شەریکە ئیش ناکە بە دۆلار خەڵک زۆربەی مۆزەفە وانە یعنی 25 هزاری هاتە سەرێ لە هەر وەرەقەی ئێوە لە بۆی زۆرە کابراما شتیش گران بووە ئەرزاق وهانەی هەمووی دەتەوێت پەرچی بکڕی هەمووی گران بووە معاشەکەشە لەگەڵەوە زیاد بووە نەخیر تەمەشا یعنی کە شت گران بوو معاشەکەش هەروەکی خۆیتی بگرەوە وردە ورددانەوەی لە 20 ئەوانە کەمتریکەنەوە ئیدر ئەوەش هەر زۆربەی لە بۆ فەقیری بەس ئەو کەسانە لێ فایدە دەکەن کە ئیشان بە دۆلارە بەڕاستی ئەوە یەکەم شت لە بۆ حکوومەت قازانجا لە خۆی نەفتەکە دەفرۆشیتن ئیدی کە معاش دەیکاتە پارەی خۆمان زۆر دەکا یعنی ئەگەر معاشی 5,000 مۆزەفی دابی بە ئاسانی ئێستا دەتانی بە ئاسانی ئی 6,000 بداتن چکە لۆ دۆلارەکە برین بەرز بووە ئەویش کە نەوت دەفرۆشی ئەو دۆلارە لە بۆی بەرز دەبی ئیدی دەکات و پارەی خۆمان دەداتە مۆزەفی قازانجا هەمووی دەستە. ماوەیەک دەبێ نرخی دۆلار بەرز و نزمی بەسەرەوە خۆیەوە بینی ینی تقریبان لە 125 دەبێتە 142 ئەمە تا چەند کاریگەری بەسەر بازاڕیەوە هەبووە وەڵا کاریگەرێکی باشی کردیە لەسەر بازارەکەی ڕاوەستادیە ئێستا خەڵکێ لە مارە بلیمەری هەیە بێتن لە بۆ سیارەکڕینێ دەبی خورد کاتەوە بلیمەرەکە ژەگە خورد کاتەوە لە سیارەکەی بفرۆشتەوە کاتی بە دۆلار بەس لە بۆمە فەرق ناکە چکۆمە بە دۆلار دەکردن بە دۆلارش دەفرۆشەوەنی ئێوە قازانجێکی زۆر بکرد هەر ئیشتان بە دۆلار هەر ئیشمان بە دۆلار ئەمە بلیمەرمان نییە بلیمەرژن دەبێ عقدەکان نەنووسیوە والله عقد پێشتر باش بوو دووسێ عقدمان دەنووسی بەس ئێستا حالیان بەدەی گوتی دەبی لە زادەی لە دوی مشتری بگەڕێت جا ڕۆژ هەیە تاکە و یەک دو عقدێکمان دەبێت بەس ئێستا ئەویش نەماوە هەمووی هەر فرۆشیارە هەمووی کەس نایکڕێ کڕیار نییە پارەکە لە بەردەست نییە ئەوەیە مۆزوعەکە ئەم بەرز و نزمیە کاریگەری بەسەر بازاڕی ئێوە هەیە یاخود بەرزبوونەوەکەی بەگشتی یعنی ئەگەر بێت و بۆ نمونە لە 145 بوەستێ بازاڕیەوە باشترە بێ لە 45 بوەستێ هە زۆر تێک دەچێ هەر بازاری منە بازاری گشتی هەتا زێڕنگر و ئەوانی تریش هەمووی پێیوەستە بەیەک ئەمە تەواوکەری یەکترینە زێڕنگرە ئەویکەیە سناعەیە فیتەرە ئێستا چین بۆ سناعەتم بشاکە کابرا گەشتێکی زۆر زەروری نەبێ سیارەکەی عاتڵ نەبێ نەباتە سناعە یعنی ئەم دۆلارە بەگشتی کێ زەرمەند دەبێت لێ بەتەکیید هەموو خەڵک ئەو چینەی کە لە ژێرەوەیە زەرمەندە چینی سەرەوە هیچ مشکلیان نییە هاوڕێت وەرگرم ئێستا من بم هەوێ سیارە بکڕمیان بفرۆشم ئایا ئێستا کاتی وێ سیارە بکڕیت وڵی خەڵک ئێستا سیارەی ناکڕی ڕاستی ئێستا وەرە هەموو معرەزی بگەڕێ یعنی دە مشتری تێدا نیە بەجدی لۆ سیارە کڕنی هاتووی ناکڕی لەبەرەوەی دۆلارەکە بەرز و نزمی تێدایە کاکە دۆلار بە 140 پێشتر بە 120 هەندێکی بوو هەر وەرەقەی 20,000 بێخە سەرێ لە دەفتەرەشی دەکات چەند دەکات دوسێ وەرەق ئەگەر بۆ نمونە کەسی بێ سیارەیەکی مناسب بکڕێت لە دەوری دەفتەرێ ئێستا دەبێت چەند پارەی بۆ خورد کاتەوە تا چەندی چۆتە سەرێ چەند ملیۆن وەڵی بەنسبەت پارەی یعنی لە دەفتەرەکی ئێستا چەند وەرەقەی دێتە سەرێ ینی سێ چا وەرەقەیە دێتە سەرێ ئێ بەخۆش 2 میلیۆن دەکات چەند دە وەرەقە سیارەی دەفتەری یعنی دە وەرەقی بێتە سەرێ دەکات چەند معنە دەکات عملی وەرەقە و دووەرەقەیەکی دێت ئێستا کارەکەی لەوە دەرچووە گەیشتوتە دەوەرەقە ینی وە بەس چۆتە سەرێ ئەرێ وڵات چوتە سەری بەس ئەوەندەیە یعنی قلقلەشە دەفرۆشێ ها چکە خەڵک پێویست پێیە یعنی کاتی خۆش وەختی شەڕی داعشی قەنەعات کە یعنی ئەو جاری کە هاتنە داعشە تا ئێرکوانە هات نێزیک گومرگۆوانەی ئەمە لێرە قلقلە سیارە هەر دەفرۆشە خەڵک پێویستی پێ هەیە با هەندێک قلقلا دەفرۆشێت لە کنەمەش ڕۆژانە عقد هەیە قلقلا بەڵام بەعام زۆر زائیفە ئەگەر بێت لە 35 جێگیر بێ کێ زەرمە نەبێت وڵا بەس خەڵک هەمووی خەڵکە هەر نەک لە سیارەی بڕۆ لە سوپەرمارکێتی شتیان هەموو گران کردە شیر ئاخە شیری منداری ساوە ئێستا 2,000 هاتە سەری وڵی من سێ منداڵی گچکەم یەکەچیان بەشیرە قەنەعات کە 2,000 هاتە سەری قۆدی یعنی لە خۆدی 2,000 بێتە سەری سیارە دەبی چەندی بێت سەری ئەو جەلوێ بەس خەڵکەکە زەرمەندەتەوە ئێمە بابەتێک ڕوونکەینەوە ئێوە سیارەکانتان گران نەکردووەوە وڵام هەلە سەری خۆی ئەمە ئیشیمە دۆلارە ئەمە هیچ پارە بلی مەرمان نییە بە دۆلار دەکردن بە دۆلار دەفرۆشی سیارە بە دۆلار دەکرێت بە دۆلار دەفرۆشی کەس بە بلیمەر نافرۆشی کەس نارێ بۆندە ملیۆنەی هەر دەرێ بۆندە وەرەقەی بە دەفتەرە چیە کەمترە زیاترە و تاو هەمووی بە دۆلار دەکرێت ماوەیەکە دۆلار بەرز و نزمی بەخۆی بینێ کاریگەری کردی خەڵکەکی هاوڵاتی کە لە دەرێ دێکە دۆلاری نەبی پارەی بریمەری هەبی ئەوە سیارێ بە دەفتەرەکی بی
16 وەرەقەی فەرقە لۆ خەڵکی لە دەرێکە دۆلاری نییە و بە بریمەر پارەکە دەیەوێت بچی بیکاتە دۆلار 16 وەرەقەی فەرقە ئەو سیارەت 16 وەرەقەی فەرقە لەگەڵ جارانی پێشتر بە بریمەرەکەی جاران بەڵام ئێوە هیچ ساعیت هەم برز نەکرد ساعت بەرز نەبوویتەوە هیچ لە ناو معرەزی سیارە لە سایتی خۆیتی دەفتەرێک و دوو وەرەقە دەفتەرێک لەو سعرانەیە پێشووتریش لە کەس بە 125 و 122 بوو جێگیر هەر ئەو سعرەیە بوو هەر ئەو سعرەیە بوو بەڵێ بەڵام ئێستا کە ئەوەی کە چۆتە سەرێ مەسائلی دۆلارەکەیە ئەمە کاریگەری بەسەر بازاڕیەوە هەبووە ئەتەبان کوتە سیری نییە خەڵک پێشتر سیارێکی دەکری بە دەفتەرێکی بریمەری هەبوو ئێستا دەبی 16 وەرەقە 2 میلیۆنی کە ئیش بکاو جەبێ سیارەکەی بکڕی حاری بووی دەبرای خۆت ئەدی 16 وەرەقە فەرقەکە لە سعر ئەوەش بازاڕەکەی ڕاگرتووە بازارەکەی مە تا ڕادێک جێگیر نییە ئەگەر بێت و دۆلار بچێتە 145 ویتر لەوێەوە بوەستێ وەزعی معرە زۆر خراپ دەبی بەڵێ کڕین نییە ئەم فرۆشن نییە ئێستاکە هێستا فرۆشتن نییە فرۆشیار گەلێک زۆرە بەس کریار نییە بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بە شێک بوو لە ڕاوسەرنجی هاوڵاتیانی شاری هەولێر و بەتایبەتەوەی کە لە پێشنگاکان کارەکەن دەڵێن دابەزینی نرخی دینار کاریگەری سەرەکی بەسەری شوکاریەوان هەبووە و چەندێک دەبێت بە گوتەی خۆیان بێ لەم پێشنگایە هیچکی ڕین و فرۆشتنێک ئەنجام نەدراوە ئەڵقەی ئەمجاری بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردن تا ئەڵقەی خوتر و بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا بن.